باینتا باش من ڕێبینی ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەی لەم ڕۆژە باراناویەدا چەمرگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون یەکەم بڕگەمان لەسەر بابەتی وەرشی دەبێت بە تایبەتی تیر و پشکی خۆناغی شانزە یانە پاڵەوانەکانی ئەوروپا کە کۆمەڵێک یاری لووتکە و بەهێزی تێدایان دەکەس پێ ئەن ناخۆشە پیڵە یاری لووتکە بەڵام ئەوە ڕاستیەکە یاری بەهێز کۆمەڵێک یانەی بەهێز بەریەک کەوتون یانەی خاوەن جەماوەری و یاریزانی بەهێز. تەوەری دووەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان لە ماوەی ڕابردوودا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بوویەوە لەگەڵەوەشا لیژنە هاوبەشەکان زۆر ئەکتیڤ بوون و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە فەرمی نرخی داوازان بەڵام ئێستا لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی قورستری لەوەی 2015 و 2016 بووەتەوە بەڵام تا ئێستا و نرخ داوەزاندنانە نابینین. کاری لیژنە هاوبەشەکان لە قایمقامیەت و لە پارێزگاکان و لە ناحیەکان چۆنە ڕێکارانێکی دەیگرنە بەر بۆ ئەوەی کە خۆراکی بەسەرچوو و خۆراکی خراپ نەدرێتە هاوڵاتیان گفتوگۆمان دەبێت لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا لە کۆتاتەوەری بەرنامەکەشمان بابەت لە بابەتێکی مرۆیی دەکەین گەشەپێدانی توانە مرۆیەکان بە تایبەتی لەم دۆخەی هەرێمی کوردستان و لەم دۆخەی قەیرانانەدا کە چەندین قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چۆن بتوانی تاکێکی بەهێز بنیاد بنین و چۆن بتوانین ئەم گرفت و قەیرانانە کاریگەریان لەسەر کەسایەتیمان نەبێت. ئەمە تەوەرە سەرێکیەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا تیرروپشکی خۆناغی شانزە ڕاکێشا و خۆناغی سیودی ئیرۆپالیگیش ڕاکێشرا بەڵام بە تایبەتی لە خۆناغی سیودووە کەمتر سەرنجی وەرزشکاران بۆ ئەو خولە ڕادەکێشرێت هەنگاو بەنگاو کە لە خولەکانی کۆتایی یاخود بڵێن لە گەڕەکانی کۆتایی نزیک دەبێتەوە اینجا ئیرۆپالێکیش باس دەکرێت. ئێستا زیاتر فۆکسەکە لەسەر خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپایە بە تایبەتی کە چوار یانەی بەهێز هەن ڕوبەڕووی یەک دەبنەوە پاریس سان ژێرمان لەگەڵ بەرشەلۆنا ئۆتلەتیکۆ مەدرید لەگەڵ چێلسی. ئەم یاریانە یاریەکن کە لای هاندەران و لای جەماوەرانی وەزشی یاریێکی زۆر سنج ڕاکێشەوە لە هەرێمی کوردستانیش هاندەرێکی زۆری و چواریانەمان هەیە کە لە خۆناغی شانزەدا ڕوبەڕووی یەک دەبنەوە. بڕیارە لە ڕۆژی شانزەی 2021 واتە نزیکەی دوای دوو مانگ لەم بەروارەی ئێستا قۆناغەکە دەست پێ بکاتەوە لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و عادەتە بەو شێوەیە کە لەم کاتانەدا بەهۆی وەرزی سەرما کە زۆر سارد دەبێت لە ئەوروپا ئەم دوو مانگە پشوو دەبێت و لە هەمان کاتیشدا دەرفەتێکە بێت بۆ یانەکان کە لە کاتی گواستنەوەی زستانەدا ئەپدەیتێکی خۆیان بکەنەوە. بۆ گفتوگۆکردن لەسەر یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی یاریەکانتان پێ ناڵێم لەگەڵ میوانەکەم یاری بە یاری باسی دەکەین. میوانتاری بەڕێز مامۆستا عەباس فەرەجمان کردووە کە ڕایەنەر و شیکەرەوەی وەزشیە. مامۆستا ڕۆژ باش. خێوەی عەزیز باش. زۆر سپاس. مەمنونم. مامۆستا وتم یاریە سەرنج ڕاکێشەکە بینی پەرژەلۆنە و پاریس سان ژێرمان و ئەتلەتیکۆ مەدرید و چێلسیە. بەڵێ. لای تۆ شەر وایە؟ بێگومان ئەو دوو یاریەکێکە لەو یاریانەی کە ئێمە یاریەکان لە قۆناغی شانزەیە کاگرەبێن خۆی کە چووتەوە قۆناغەوە بەڕاستی قۆناغێکی سەرنج ڕاکێشەرە بێ قۆناغێکە بێ خۆی خولی چامپیۆنز لیگ خولێکە بینەر و هاندەر بە تەمەزرۆ چاوەڕێیەکە چونکە بەڕاستی خۆی ناوی خۆی بەخۆیەتی کەواتۆ پاڵەوانەکان لەو خولە ڕوبەڕوویەکە بنەوە پاڵەوانی خولەکانی خۆیان ناوخۆکانی خۆیان ئیتر لە یەکەم بێت تا چوارەم بێ ئەوانە ڕوبەڕووی یەکترە بنەوە بێگومان ئەستێرەکانیش هەمیشە لەو یانە بەهێزانن کە لە خولەکانی خۆیان یاریەکەن و ئەتوان ئەنجامی بەرچاو بەدەستبێنن و لەو خولای ڕوبەڕووبنەیەکە بنەوە هەمیشە چاو لەسەر ئەو یانانەیە کە زۆرترین ئەستێریتیە یاخو سوپەر یاریزانی سوپەریتیە ئەو چواریانەیە ژێکێکە ڕاستی ئێمە باسی چێلسی ئەتلەتیکۆ مەدرید تا ڕادێڵین یاریەکە بڵین ڕوبەڕوونێکی قورسە بێ بۆ هەردووکیان و لەلایەکشەوە ئەتوانین بڵین تۆزێ پێشبینیتە ئەستەمە لەو یاریانە بەڵام ئەتوانین بڵین جگە لەوەش یاری لیڤەرپول و لایپزیگ یەکێکە لەو یاریانەی کە بەڕاستی ئەتوانین بڵین سەرنج ڕاکێشەرە بێ بۆ پێی هەردوو ڕاهێنەرەکە لێ بکەم ئێستا ینی من وەکو ئەگەر بینەرێک سێری یاریەکە بکەم بۆ نمونە ینی ڤاران یەک هەڵە و دوو هەڵە و سێ هەڵەی نییە لە بەرامبەرە بەرشەلۆنا بۆ نە پیکی و
ئەل باش کە ئێستا ینی ئەوانە کۆمەڵێک هەڵە بەسەریەکەوە ئەیان ئەم نهێنیە چییە ڕاهێنەر هەر بەردەوامە لەسەرەوە یاریزانانەوە هەر یاریشان پێکات زین چۆن کاگرەبین خۆی زۆر جار ئێمە ئیشی کە ئەڵێن ئیشی ڕاهێنەر من خۆم ڕاهێنەرم زۆر جار کە هێرشبەرەکەم هەلی ئاسان لە دەستەیە من پلانی خۆم بەکارێنەوە تەکتیکی خۆم بەکارێنەوە بەڵام هێرشبەرەکەم چەندین پلان لە دەست چەندین بڵێن هەلی ئاسان لە دەستەیە گۆڵتۆمار ناکە کاریگەریە بێ لە سەرتی بەکە لە هەمان کاتشە بەرگریکارەکە بە هەمان شێوە بە یەک هەڵە لەوا چێ کارەسات دروستکە بەڵام هێرشبەرەکە بە یەک هەڵە یانەکەێنێتۆ سەر بڵێن بە یەک هەلی باش یانەکەێنێتۆ سەر ڕتمی خۆی و داواچە یارەکەش براوە بێ لێرە ئەتوانی تۆ بڵێ ئەو ڕاهێنەرانە ئەبێ بیر لەوە بکەنەوە کەوا تۆ بۆندی تازە یاریزانێک ساڵێت و ساڵ کەوا تۆ ئێستا ڤاران توانین بڵێن تا ڕادێک لە هەندێک یاری ئاستی باش بوو بەڵام لە زۆربەیە خراپ بووە لە زۆربەی یاریەکانە ئاستی باش نەبوو پێویستە تر گۆڕانکاری بکرێت لەو هێڵەیە کە تۆ سوور ئەزانی کێشەت هەیە لەوە کە بتانی چێ بخەیتە جێگای من ئێستا باسی خاڵێکە بۆکەم کە توانێتی جێگری بۆ ئەو پیا بکە کار بە خاڵ زۆربەی یاریەکان تووشی پێکان بووە چی خسۆتە جێگای لۆکاس ڤاسکێزی خسۆتە جێگای کە بنیمانە ئاستی ڤاران و بەکارفە خاڵ و بە باشتریش پێشکەشکردەوەکەواتە پێویستە زیدان ئایا یانەکە خۆی بۆندی بۆ ناکە لەبەرێکە ئەمبار و دۆخەی هەیە یاخود ئایا زیدان ئەوێ هەلی زیاتر با بە ڤاران چکە لە داهاتۆ لەوچە ڕامۆز بڕوە ئەم جێگاکەی بگرێتەوە بەڵام تا ئێستا ڤاران نەیتوانێت ئەو متمانەی بەدەست بێنە بێ و پێویستە و کوڕاهێنەر تەواو ئیتر ڤاران دوور بخرێتەوە لەو پێکاتێ هەوڵ بی جێگرەوەی باشی بۆ پیا بکەی مەرج زۆر جار ئەو گلەیەش لە زیدان کراوە کەوتوانە ئەنسوڕێت بەکارێنێ بۆچی هەبێ هەریایزانە فەڕەنسیەکان بەسەرێکی یاری بکەن تۆ ئەزانی هەڵاکات جارێت دو جار سێ جار بەڵام ڤاران لەواچێ لە کۆمەڵی تۆپی عەرزیە کێشەی هەبێ بەڵام لە کۆمەڵی تۆپی بە تایبەتی لە لێدانی بەڵام بنزیمە ئەو تا ئەم شەویش باشترین ئاستی پێشکەش کرد ئێستا بۆ بە گۆڵکاری ڕیال مەدرید دا ئێستا جێگرەوەی ڤارانی نییە بەڕاستی لە ڕیال مەدرید دایانی ئەو یاریزانێک ناتوانێت جێ بگرێتەوە ئەبێ بیل لە بۆندێک بکەوە تر ڤاران وەردە دوور خاچ سەر یاریەکەی بۆرسا مۆنشنگلادباخ و مانچستەر سیتی ینی هەردووکیان لە خولەکانی خۆیان هەشتا من بەڵێ ئەم لە ئەڵمانیا و ئەم لە ئینگلترا و مۆنشنگلادباخ لە دوا خولەکدانی هەر چاوەڕێ یاریەکە ئینتەر میلان بۆ بزانێت چی لێت هەرچە مفاجەیەک بوو کە ئینتەر میلان سەر نەکەوت ئەمان سەرکەوتن و مانچستەر سیتیش ئەم ساڵ ئەوش بە هەمان شێوە ئاستی سابت نییە ئەتوانین بڵێن ئەمە یانسی بێک بوو بۆ گواردیۆلا دەرچوو گواردیۆلا بەڕاستی ئەو یانەیە ئەم یەک دوو ساڵە بینیمانە ئەو ئاستی پێشکەش نەکردووە پلانەکانی گواردیۆلا سەرکەوتو نەبووە یەکێک لەو خاڵانەی کە هەموو یانەکان ئیشی لەسەرەکەن لەسەر مانستی هێڵی بەرگریکاری مانستیەکەەوە گەورەترین کێشەوە تا ئێستا چارەسەر نەکراوە فێردینادی هێناوە کردوێتی بەدڵی بەرگریکار زۆر جار ئەو یاریزان تەمەنی گەورە بووە ئێمە باسی ڕامۆسمان کرد ئەوش بە هەمان شێوەیە کێشەی مانستی ئەگەر بروسیا مۆنشنگلادباخ ئستغلالی بکە و زۆربەی یانەکان ئستغلالیان کردووە ئێمە زۆر جار پێڵێن بەعربی بڵێن التحول من الهجوم إلى الدفاع ومن الدفاع إلى الهجوم واتە تۆ گەڕانەوە لە هێرشبردن بۆ بەرگریکردن ئەمە یەکێکە لەو کێشانەیەکەوە مانستی چەند ساڵە پێوی ئەناڵێن و تا ئێستا چارەسەر نەکراوە لەلایەن گواردیۆلا ئەگەر بێت و بروسیا مۆنشنگلادباخ یەکێکە لەو یانانەیە ئێمە توانین بڵێن ئەگەر ڕیال مەدرید ڕوبەڕووی شاختار بۆیەتەوە لەو یاری کۆتاییە ئەگەری زۆرە بۆ ڕیال مەدرید بکرێت دەرەوە بەڵام ڕیال مەدرید بڵێن زۆر جار کەسایەتی خۆی لە خولیانە پاڵانەکانی ئەوروپا ئاپارێزێ بۆ پێی خۆی زۆرترین نازناوی بەدەستێنا و هەمیشە هەوڵ ئەیات ناوێکی قورس بێ لە خولیا بروسیا مۆنشنگلادباخ یەکێکە لەو یانانەی ئاحتیما دەکاتە سەر هێرشی هەڵگەڕاوە بینیمان لە زۆربەی یاریەکان بەکاری هێنا ئەگەر بێت و مانسی چارەسەری ئەو کێشەی خۆی نەکاتکەوە کاتێ هێرش ئەبات و بە بەردەوامیش گواردیۆلا هێرش ئەبات بینیمانە لەکێک لەو یانانە نییە بتوانێت بەرگریکردن بکە بە بەردەوامی هێرش ئەبات لە کاتی گەڕانەوەیە بروسیا مۆنشنگلادباخ ئستغلالی ئەوە نەکات بڵێن کاتێک ئەوانیانە پێشەوە ئەو کاتە کێشەی بۆ دروستە بێ ئەتوانین بڵێن لەو یاریشە تا ڕادەیەکی زۆر بڵێن مانستی سەرکەوێ بەڵام ئەگەریشی زۆرە مفاجە ڕووبات و لەم ساڵانەی ئاخیرە گواردیۆلا فێری مفاجەی کردینکەوە بدۆڕێت و بە ئاسایی بکرێتە دەرەوە بینیشمان پارساڵ ڕیال مەدریدی کردەوە بەڵام دوایەوە پێم وایە دەرەوە بە حەقی خۆی سەرکەوت یا ئەم تەزەبزوبەی بینی ئەنتەر میلان و ڕیال مەدرید بوو تەزەبزوبەکە بۆی چنە بەڕاستی شایەنیەوە نەبوو یعنی ئاستەی نەبوو کە بگاتم قۆناغ لایپزیگ و لیڤەرپوڵ ئەو یاریە کە من باسم کرد پێشوە خدێکی بوو لەو یاریانەی کە لیڤەرپوڵ خۆی لایپزیگیش خۆی ینی هەموو ڕاهێنەرێک بەڕاستی کۆمەڵی یانە هێتووە بێ خۆتی هەوڵ بی دایمەن لەو قۆناغانەی کە زۆر هەستیارە
ڕوبەڕوو بیان نەبییتەوە لیڤەرپولی چگەلە یانەی کە پاڵێراوەی کە جامەکە بەدەست بێنێ و ئاستی زۆر باش و بینیمانە لەم چەند ساڵەیە کلۆب من باسی هەردوو ڕاهێنەرەکەم کرد تا ڕادێ ئەفکاریان نزیکە لە یەکەوە تا ڕادێک هەردووکیان ساڵ بە ساڵ داهێنانەکەن لە بواری ڕاهێنانە ئەتوانم بڵێم یاریکی قورسە و یاریەکی شەبێ ئەمە ڕێی خۆمە کە لەواچێ من باسی پاریس سان ژەرمان و بەرشەلۆنەمان کردەوە یەکێکەوە یاریانەی کە ئەگەری هەیە زۆر بەهێز بێ بەڵام ئەم یاریەش بن پێم وایە یاریکی ئاسان نابێ بۆ لیڤەرپوڵ چونکە لای پیزیک لە هەموو یەڵەکانە ڕێکخراوە لە هەموو یانی بەڵێ ڕێکخراوە و بینیشمانە کە تۆ لە خولی ئەڵمانیا ڕکابەری باریم کرد ئەتوانی بڵین لە خولیانە پاڵەکەەوە پاشە بەران بە لیڤەرپوڵ مفاجەیەک دروست بێت و لێشی بێت سالەبەر کات ببوورە ئیشبیلیا و بورسیا دۆرتموند ئیشبیلیا و بورسیا دۆرتموند ئەو یاریە ئەتوانین بڵین دۆرتموند زۆر ڕاستە دۆرتموند زیاتر بڵین ئەگەری زۆرترێکەوە سەرکەوێ بۆ قۆناغی داهاتوو ڕاستی کێشەی هەیە ئێستا ڕاهێنەری تازە دوورخستۆتەوە بۆ پێکانی هالاند ئەمەش کاریگەریە بێ لەسەر ئەو یانەیە بەڵام بەو پێی کە دۆرتموند ئەتوانین بڵین لە خولی ئەڵمانیشە وەکو لای پیزیک بە هەمان شێوە ڕوبەڕووی لای قورسی هەیە لەو خولەیە و یایزانەکانشی تا ڕادێک شارەزایەتی باشیان پیا کردو لەو خولەیە ئەتوانن ئەگەر بێت و وەکو ڕاهێنەرەکەی بایر منۆ کە ڕاهێنەری دووەم بوو دوای بوو بە ڕاهێنەری یەکەم و هەسفیلێک بینیمان هەموو ناسناوەکانی برد ئەمیش ئەگەر بێت و بوار بن بۆ ڕاهێنەرەی کە جێگرەوەی ڕاهێنەرەکەی تر بووە کە دووریان خسۆتەوە ئایا بۆندەکەی بۆ تازاکەن ئەوە یەکێکە لەو کێشانەیە کە تۆ ئەو ڕاهێنەرە تازە تەعاملەکە لەگەڵ یاریزانە ئەمساڵ ینی خۆی کریسیانۆی هێناوە بۆ خولیانە پاڵاگان چونکە لە ئیتالیا کێشەی نییە ینی ڕکابەرێکی وا بەهێزی نییە و بینیشمان ینی ڕۆناڵدۆ کاتە تووشی کۆڕۆنا بوو لەگەڵ بەشەوە یاریان کرد دۆڕاندیان لە نێو یاریگای خۆیان دوای ڕۆناڵدۆ گەڕایەوە توانی هەرچەند ئەنێ دووشی بە لێدانی سزا بوو دوو گۆڵی کرد یا بەڵام ئەتوانی بڵێن تا ئێستا ئامودێکی فەقەری یانەکەشە بەڵام لەگەڵ پۆرتۆ چانسی نییە 6 یاری لەگەڵا کردووە یەک بردنوێ هەیە دوو یەکسانبوونیە دۆڕاندن سیاری دۆڕاندووە بە پۆرتۆ هەر لەو کاتێک کە لە سپۆرتین لیژبۆنە بۆ تا وەکو ئەم مێژوەی یەک گۆڵیشی وازان لە پۆرتۆ کردووە تا ئێستا تەوەقعت بۆ یاری وەڵاهی ئەگەر تۆ وەکو چانس دەستنیشانی بکەی هەموو یانەکان حەزیانەکە ڕوبەڕووی پۆرتۆ بنەوە بۆی کە بتوانن وەکو توانین بڵێن یاریی تا ڕادێک توان بڵێم یانی هەمویان چێژبڕکیان بوو لەسەر موشنگلادباخ و پۆرتۆکەوە ڕوبەڕووین ئەوەنە بەڵام ئیتر یۆڤیش ئەگەر بەناو بێ و بە ئەستێرە بێ یۆڤی سەرکەوێ بەڵام یۆڤیش وەکو ئاماژەم پێ بە هەمان شتی ماستی مفاجئی زۆر کردووە لە خولیانە پاڵەکان ئەوروپا ئەکەری هەیە کەوا پۆرتۆ بیکاتە دەرەوە و کاتەکەم لە کۆتان زی بۆتە بۆی بە پەلە پرسیارەکانەکەم یاری ڕۆشن و گەڕانەوە پێویست بوو بە تایبەتی کە تۆ هاندەر لە یاریگانیە وڵی بۆ ئەم قۆناغا توانین بڵێن کاریگەری زۆری نابێت لەبەرەوەی کە تۆ هەموو یانەکان یاریزانی ژمارە 12 لە دەستاوەکەوە هاندەرە تا ڕادەیە کە توانین بڵێ ئەو کاریگەری نابێت ئەبێت تۆ لە یاریەکەم حەسمیکەی بۆ خۆت بۆی لە یاری دۆما هیچ نەبێت ئەگەر لە ساحەیەوانی شابوو زۆر کاریگەری نەبێ مە زۆر جاباسی یاریگاکە ئەکەین و نەفسێتی یاریزانەوە لە ساحەی خۆمە بەڵام هاندەر لە ناو یاریگاکەیان نەبێ تا ڕادێکی زۆر ئەوە کاریگەری نابێت کۆتایی تەوەرەکەم نزیک بوومەوە پێم خۆشە تەوەقعەکانە ئێستا وەرگرم پۆرتۆ یۆڤانتس ئیشبیلیا بۆرسیا دۆرتموند بروسیا دۆرتموند لایپزیگ بەڵام لە هەمان کاتشە ئیشبیلە لە خولیانە پاڵەکان ئەوروپا شخصەتی خۆی بێگومان لایپزیگ و لیڤەرپوڵ و لیڤەرپوڵ بورسیا مۆنشنگلادباخ و مانچستەر سیتی مانستی لە بەرشەلۆنە و پاریس سان ژێرمان ئەگەری زۆری هەیە پاریس سان ژێرمان سەرکەوێ ئەتلێتیکۆ مەدرید و چەلسی ئەتلێتیکۆ مەدرید لازیۆ بایر مونیخ بایرن ئەوە شتێکی یعنی ئەموریانەکان بڵێ کلا بۆ تۆ بەڵام لازیۆش پاریش ینی ئەم ساڵی لازیۆ ئاماژەمان پێ نەیە چکە باسمانە کرد لازیۆ بەس ئەم ساڵ تۆزێک لە خولی ئیتاڵی لە دواوە فەریقی شەرس یعنی تۆنڕە و ینی بە ئاسانی خۆی نایە بەدەسا ئەتوانین بایرن بڵێ یارەکە ئەباتەوە وەلەواچێ لە قۆنە لە یاریەکەمە حەسمیکە لازیۆ ساڵی ڕابردوو ئەگەر وازام کۆرۆنا نەبووە خولی ئیتاڵی ینی کێبڕکەیەکی بەهێزی لازیۆ کێشەیە هەر ساڵێک پێشەنگ بووە نەخۆشیەک ئافاتێ بڵاو بۆتەوە ئیتر ئایا شانسی خۆیەتی یان ئەتڵانتا و ڕیال مەدرید سپاس بەڕێز مامۆستا عەباس فەرج ڕاهێنەر و شیکەروێشتی سپاس دەکەین بەرنامە لەگەڵمانە بووین سپاس بۆ شتیکردنەوە کۆیە بۆ لە هاوکارمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نابێت باس لە ئامارەکانی توندوتیژی دەکات کاروان ڕۆژ باش ئامارەکانی توندوتیژی لە کۆیە چۆنن تەنها مەرجنیانی لە کاتی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیش نامباسی و داتانە بکەین
ئێستش دەتوانین باسی بکەین. داتاکان لەوێ لە بابەتی ڕوبەڕوونی تونند و تیژی دژیژنان چۆنن زیاتر ئەو بابەتانەی کە سنجڕاکێشن یاخۆ بابەتانی کە زیاتر تونند و تیژی ئەنجام دەدرێن چین؟ بەڵێ ڕێبین سلااو لێوە سلااو لە بنێرانی گەلی کوردستان من ئێستا لە نووسنگەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژبەژنانم لە شاری کۆیە و دەمانەوەی گفتوگۆ لەوارەی ئامار و کار و چالاکی ئەم نووسنگەیە بکەین و ئەو تونند و تیژانە چین کەەوە ڕوبەڕووی خێزانەکان و ژنان و هەتا حدێکیش پیاوان دەبن. من ئێستا میوانێکم هەیە زۆر بەڕێز ڕایدانە حاجی لێ پرساوی نووسنگەی تونند و تیژی دژبەژنان لە شاری کۆیە. کاکدانە بانیتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتی کە بەیەمەتان بەخشی. زۆر سپاس بەیانی ئێوەش باش، سپاس خۆشحاڵم بە ئامادە بتان. بەڵێ کاکدانە دەمانەوێت سەرەتا لەوە پرسیاریەوە بکەین ئایا ئێوە هەیکەلەی نووسنگەکەتان لە چەند بەش و هۆبە پێکاتووە؟ بەڵێ دیارە بەپێی ئەو هەیکەلی کە بۆماندانراوە لە ئێستادا نووسنگەی کوێ لە سنووری قەزدان و قەزای کوێ دەگرێتەوە و زایدن لە شارۆچکەی خۆشەویستی تەقتەقیش هۆبەیەکی لێکۆڵینەوەمان هەیە. باش کاکدانە ئەو کێشانە یاخود ئەو گرفتانەی کە لە ناو خێزانەکان دێنە لای ئێوە ئەو کەیسانە چین زیاتر ئێوە لێکۆڵینەوەیان لەسەر دەکەن؟ بەڵێ زیاتر ئەو کەیسانەی کە لە چوارچیوەی خێزان تونند و تیژیان بەرامبەر کراوە جا مەرز نییە کەسەکە لە ڕەگەزی مێبی یاخود لەگەر لە ڕەگەزی نێبی لە هەردوو ڕەگەزەکە سەردانمان دەکەن و بەپێی ئەو یاسایش کە یاسایەکە تایبەتە بە خێزان لە چوارچێوەی خێزان هەر تاچێکی خێزان ئەگەر لەلایەن تاچێکی تری خێزانەوە تونند و تیژی بەرامبەر بکرێت دەتوانی بێ سەردانمان بکە و سکاڵای خۆی تۆمارکە. کاکدانە زۆرێک لە پارێزەران زۆرێک لە شارەزایانی بوارە گلەی ئەویان هەیە ئەم یاسایە بەسەرچووە پێویستە هەموار بکرێتەوە. ئێوە وەکو لایەنی حکومی یاخود بەرپرسی هێزە ئەمنیەکان تا چەند ئەو یاسای لە ئێستاە بە باش دەزانن؟ خۆی بوونی یاسایەکە زۆر باشتر لەوەی هیچ نەبێ. یاسایەکە یاسایەکی زۆر باشتر دەتوانم برێم لە سنووری ناوچەکە و لە چواردەوری وڵاتەکەشمان لەوە بگرە حکوومەتی عێراقیش یاسای وای تێدا نییە. یاسایەکە خۆی لە خۆیدا یاسایەکی باشە، بەڵام ئەگەر بڵێ پێویستی بۆیە هەموار بکرێتەوە پێویستی بۆیە کە جارێککە پێدا سنووری بکرێت ئەوە بە تاکی دەمیش لەگەڵتم لەبەرەی کەم و کوڕی تێدا یاسایەکە، بەڵام بوونی باشتر لەوەی نەبی و ئەم یاسایە لە 2011ەوە چوویتە بواری جێبەجێکردن. دەکرێت ئێستامە لە 2020 بەرەو 21 دەڕۆین، لەوانەیە هەندێک پێویستی بە ئیزافات و هەموارکردنەوە هەبی. زۆرێک لە خێزانەکان لەسەر ئەو پرسیار دەمێنمەوە دەڵێن لەسەر شتێکی زۆر ئاسان یاخود بەسیت کەیسەکان گەورە دەکرێن بەپێی ئەو یاسایە. ئایا ئەمە تا چەند ڕاستە وایە چێ ڕۆڵی دادوەران و پارێزەران چی دەبێت لەو ناوەندەیە؟ بەنسبەت ڕۆڵی دادگا و دادوەران بەڕاستی لەوانەیە کەیسەکان لە دادگاوەکەەوە بۆ دادگایشتر جیاوازبی بەپێی ئەو هەڵسوکۆتی ئەو دادوەرە بەڕێزە، بەڵام ئێمە وەکو نووسنگەی کۆیە بەڕاستی ئەوەی سێری دەکەین لە هەم لەگەر دادگا و هەم لەگەر دادگۆری لێکۆڵینەوە هیچ کێشەیەکی وامانە، زۆر هاوکارمانە، زۆر پشتیوانمانە لە هەموو کات و ساتێکدا لە بگرێت لە قوڵایی شەو لە کاتی خەوتن و ئیسراحەت ئێمە هەر پەیوەندیەکمان کرد بیتن، هەر ئیشکارەکە ببیتن ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە کردو ئیزراعەتی یاسایی خۆی بڕیاری خۆی داوە. باشە، ئامارەکانی ئەمساڵ چین و لە چاو ساڵی پارەوە چیمان پێ دەڵن؟ ئایا بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە ئەمساڵ چەند کەیس هەیە؟ بەڵێ ئەگەر بەراوردەچی سەریع بکەین لە نێوان ئەم ساڵ و ساڵی ڕابردوو لە 2019 ئەمە ئەو کاتەکە ئامارمان ڕاگەیان لە سنووری قەزای کۆیە، سنووری بابرین سنتەری قەزای کۆیە نزیکەی 208 کەیسمان هەبوو، بەڵام ئەگەر ئێستا سیرکەین تا ئەمڕۆ لە 2020 کە تەمەشا دەکەین 164 کەیسمان هەیە، ئەوە پێمان دەڵێکەوە نزیکەی 45 کەیس لە چاوپار ئەم ساڵ کەمترا و لە شارۆچکەی تەقتەقیش هەم کە ئەو هۆبەی لێکۆڵینەوە ئێمە لەوەیە لەوێش هەر ئەگەر سیر بکەین ئەم ساڵ لە چاوپار نزیکەی 15 بۆ 20 کەیس جیاوازترە و ئەم ساڵ کەمتر بوو. باش کاکدانە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ خۆ ئەم ساڵ خێزانەکان هەمویان لە ماڵەبوون بۆی ڤایرۆسی کۆڕۆناوە، ئێوە ئەو هۆکارە بۆچی دەگەڕێنەوە کەوا ئەم داتایە دابەزیوە لە چەند ساڵی پارەوە؟ پرسیارێکی زۆر جوان و بەزێ زۆر سپاس دەکەم. دیارە بەهۆی ئەوەی ئەو ساڵ لە چەند مانجێک خەڵک هەموو گەرنتی نەبوو لە ناو ماڵەوە بوو بەپێی تەوەقوعات و
هەر بگرە وەک تەنزێک خەڵک دەیگوت ویان هەندێک کەس لە کەناڵەکان باسییان دەکرد کە حالەتەکانی تونند و تیژی زیاد دەکات بەهۆی ئەوەی خێزانەکان زۆرتر لە ماڵەوەن بەڵام خۆشببختانە دەرکەوت کە ئەو قسەی ئەمن چەند ساڵێکم لە سیمینارەکان باسی دەکەم پەرتەوازەی خێزانەکان هۆکارێک بوو بۆ زیادبوونی تونند و تیژی ئەگەر سیرکەین ئەم ساڵ خێزانەکان زۆربەی کاتەکان بەیەکەوە بوون زۆربەی کاتەکان و ژەمەکان لەسەر یەک سفرە و بەیەکەوە لە ناو یەک ماڵ بەڵام ئەگەر سەیری ئامارەکان دەکەین ئامارەکان کەمی کردووە کە پێچەوانەکەی کە تەوەقع بوو زیاد بکاتن بەڵام خۆشببختانە تەمەشا دەکەین کەمی کردووە هۆکارەکەی دەگەڕێنمەوە بۆی پەرتەوازەی خێزان ئەو کۆبوونەوە خێزانیانەی کاتی خۆی پێشتر هەبوو بەڵام فترەیەکی زۆر بوو نەمابوو دروستبوونی ئەو کۆبوونەوە خێزانیانە هۆکارێکە بۆ لێک تێگەیشتن بۆ تەفاهمکردن لەگەڵ یەک بۆ ئەوەی کە لە خەم و ئازارەکانی یەکتر بگەین و نەگاتە حەدیوەی کە حەلەکە ببتە تونند و تیژی دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەو کەیسانی کەوا دێن لای ئێوە ئایا هۆکارەکانی چین یا ئامەرەکانی مۆبایلن یان تەداخلکردنی کەسی سێمە یعنی چین ئەو کەیسانێک کە دێن لای ئێوە ڕوبەڕووتان دەبێتەوە و چۆن بڵێ پەڕاوی بۆ دەکەنەوە بەداخەوە چۆن تەوەقعمان دەکرد کە تەکنەلۆژیا هۆکارێک بێ بۆ خۆشگوزەرانی بۆ پێشکەوتنی کۆمەلگا بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە تەکنەلۆژیا بووە ماڵوێرانی بۆ زۆر خێزانی کوردی بۆر تاچی کوردی کە بەڕاستی خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان و هێڵەکانی ئەنتەرنێت بە هەموو شێوەکانیەوە بەڕاستی خراپ بەکارهێنی بۆ هۆی ئەوەی پەرتەوازەکردنی خێزان چەندین خێزانی لێکجا کردەوە چەندین کێشەی خێزانی لەناو تاکەکان دروست کرد تەکنەلۆژیا ناڵێم هۆکاری سەرچێ بەڵام یەک لە هۆکارە هەرە لە پێشەکانە دواتر دەگەر تێک نەگەیشتن و وە تەداخلی کەسی سێمیش بەڕاستی لە کەیسەکان ئەوەی ئەمن سەیری دەکەم لە زۆربەی و کەیسانێکە ئەم ساڵ تۆمارکراوە کەسی سێم دەورێکی زۆر خراپ دەبینی لە حالەتەکە و لە دروستبوونی تونند و تیژیەکە چالەکیەکانتان ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە چی بوو و توانیتان چی بکەن لە نێو شاردەوە لە نەحیە و گوندەکانی دەوروبەر دەمەوێت بە پرسیارێکی ئەوەش بکەم ئێوە لەگەڵ مامۆسایانی یاینی چ ڕۆڵێکتان بینیوە بۆ پێشگرتن لە تونند و تیژی دژی ژنان بەڵێ دیارە خۆی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مسلمانە و ڕۆلی مامۆستایانی ئاینیش لە سنوورەکە ئێمە بەڕاستی زۆر بەرز دەنرخێنم لێک تێگەیشتن و تەنسیقەکی زۆر باشمان هەیە بەردەوام سەردانیان دەکەین ئەوان بەشدارن لەگەڵمان لە لیژنەکانی ئاشتەوایی و ڕاوێژیان پێ دەکەین چونکە بەڕاستی مینبەرەکان ڕۆڵێکی زۆر باش دەتوانی ببینێ بۆ کەمکردنەوەی ڕێژەکانی تونند و تیژی بە وەکو سنووری خۆمان ئێمە تەنسیقەکی زۆر باشمان هەیە ڕاوێژ و پێشنیاریان لێ وەردەگرین لە لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی ئاشتەوایی مامۆستایەکی بەڕێزی ئاینی تێدایە کە ڕۆڵێکی زۆر باشی بینیوە لە پێکهاتنەوەی خێزانەکە دەمێت پرسیاری ئەوەت لێ بکەم نووسنگەکەتان تەنها کاری بڵن لێکۆڵینەوە یاخود ئێوە کار و چارەکی تریشان هەیە بەدەر لە لێکۆڵینەوە بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەم ساڵ نەمانتوانی زۆرترین چالاکی ئەنجام دەین کە پلان و بەرناممان وابوو بەڵام چالاکیەکانی ئێمە تەنها خۆی لەوە نابینێتەوە دۆسیەکانی لێکۆڵینەوە دروستکەین و ڕەوانەی لای دادگای بکەین بەڵکو چالاکیەکانیمە خۆی لە وەرکشۆپ و سیمینارات دەبینێتەوە چالاکی سەرشەقاممان هەیە کە بڵاوکردنەوە و دابشکردنی پرۆشۆر و هەڵواسینی پۆستەراتە لە شوێنە گشتەکان بەڵام بەداخەوە ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی زۆرترین چالاکی ئەنجام بدەین بە کورتی ئەگەر پێم بڵێ ڕێنمایی چییە بۆ خێزانەکان ئەگە بە کورتی بێ بۆی کاتەوە بەڵێ کۆمەڵ کەلتوری کوردی کەلتورێکی زۆر جوانە ئەگەر سیر ڕابردوو بکەین کەلتورە جوانەکەی کورد ئەو کەلتوری ئێستانیە کە دەبینین ڕۆژانە ژن دەکوژدێ پیاو دەکوژدێ لەسەر کێشەی خێزانی کوڕ دەکوژدێ کەس دەکوژدێ هەموو تاکەکانی خێزان ڕوبەڕووی کوشتن دەبنەوە لەسەر لە تێک نەگەیشتن و تەفاهم نەکردن کەلتورە جوانەکەی کوردی ئەو کەلتورەیە کە لە ساڵانی ڕابردوو لە سەدەی ڕابردوو ئافرەتمان هەبووە لە قیادەی ناوچەیەکی گەورەی کردووە ئافرەتمان هەبووە
ڕۆڵی پارێزگاری بینیوە ئافرەتمان بینیوە ڕۆڵی قایمقامی بینیوە ڕۆڵی بەرپرسی باڵای بینیوە بەڵام بەداخەوە ئێستا کە دەبینین بەهۆی ئەو وەسع خراپەی و بەهۆی ئەو تەکنەلۆژیایەوە بەڕاستی ئەو کەلتورە جوانەی کوردی شێوایە بەهۆی تێکەڵبوونی کۆمەڵە کەلتوری جیاوازی دەوروبەر بۆیە باشترین دەستپێک و باشترین هەنگاو ئەمە بینێن دەبی هەوڵدەین کەلتورە جوانەکەی کوردی زیندیکەینەوە کەلتوری کوردی پاککەینەوە لەو کەلتورە بێگانەی کە داخلی کەلتوری کوردی بووە. گەلێک سپاس دانا حاجی لە پرساوی نووسنگی بەرەنگاربوونیتون و تیژی دژبەژنان لە شاری کۆیە بەڵێ ڕێبین ئەمە کار چالشەکانی نووسنگی بەرەنگاربوونیتون تیژی دژبەژنان بوو لە شاری کۆیە بۆ ئێمان گواستەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان کاروان و میوانەکەشت کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە کۆیە لەگەڵمانە بوون هەر لە کۆیەوە چینە لای ڕانیا هێندە دوور نین لەیەکەوە لە ڕانیا قایمقامی ڕانێمان لەگەڵە بێت لە تەوەری دووەمدا باس لە بابەتەکانی کاری لیژنە هاوبەشەکانی قایمقامێتەکان دەکەین لە ساڵانی ڕابردوودا لیژنە هاوبەشەکانی قایمقامێتەکان توانی بڵێن زۆر ئەکتیڤتر بوون و نرخیان دیاری کردبوو لە کاتی قەیرانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە نرخی زۆر لە بازار داشکێنرا چ لەو پێداویستیانەی کە لە دەروی وڵات دێنرا و چ بەرهەمە ناوخۆیەکان بەڵام ئێستا کەمتر دەبینین ئەم نرخانە دیاری بکرێت و حکوومەت خۆشی تاوەکو ێستا نرخی بڵاو نەکردووەتەوە گفتوگۆ دەکەین لەسەر کاری لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی ڕانیە و بزانین وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرمی کوردستان فەرمانی دەرکردووە بۆ ئەوەی کە نرخ دیاری بکرێت لەم کاتانەی کە بە چەند مانگێک جارێک موچە بە لێبڕینیشەوە دابەش دەکرێت چیان کردووە بۆ ئەوەی کە کۆنتترۆڵی نرخ لە ناو بازاردا بکە نرخ گران نەبێ و لە هەمان کاتدا ڕێنمایە تەندروستیەکانیش جێبەجێ بکرێت. میوانەکەمان بەڕێز حسێن مەحموود قایمقامی ڕانیە کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابێت کە حسێن ڕۆژ باش سەرەتا بەو پرسیارێک دەست پێ یەکەم کە بابەتێک کە پرسیاری زۆر لە هاوڵاتیانە بۆچی ئەم ساڵ نرختان دیاری نەکردووە بۆچی نرخ وەکو ساڵانی ڕابردوو کە ڕوبەڕووی قەیران بووینەوە نرخ دانەبەزێنراوە. زۆر سوپاس کاگڕەبین سوپاس بۆ جەنابەت و بینەرانی گەلی کوردستان دیارە بنسبەت بدەمەوێت سەرەتا وەکو سنووری قەزای ڕانیە تەوزیحێک بدەم قەزای ڕانیە پێکاتوە لە مەرکەزی قەزای ڕانیە لە هەریەکە لە ناحیەکانی چواقڕنا حاجیاوە بێتواتە سەرکەبکان کۆی دانیشتوانی ئەو سنوورە لە سەروی 250 بۆ 260,000 نفوسە دارە بەنسبەت لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای ڕانیە بە شایدی خەڵکی سنوورەکە یەکێکن لە لیژنە هەر ئەکتیڤەکان و هەتا لە وەزارەتیشەوە تەقدیری لیژنەکانی ئێمە کراوە بەنسبەت دیاریکردنی نرخ ئێمە تەنها سەوزە دەناباقی هەموو خۆراکەکانی کە لە نێو بازار و شوێنە گشتەکان و مارکێت و مینی مارکێتەکان هەموو نرخی دیاری کرا و نرخی لەسرە ئەو نرخێنی بۆی مەجای ئەوەی نەبێت تەلاعوبی تیا بکرێ و ئێمە بە تایبەتیش تریژ لە دوای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا دوای ئەوەی هەموو ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ و ڕێکخراوی WHO دەردەچوون ئێمە ڕقابەیەکی تونتر و تەشدیدتر بۆ نێو بازار و شوێنە گشتەکانمان دەست پێ کردووە و لیژنە هاوبەشەکان بە بەردەوامی کە لە هەموو ئیختصاسە جۆر بە جۆرەکانی تێدایە لە تەندروستی تێدا ڤێتەرنەری تێدایە پسپۆڕی خۆراکی تێدایە هۆبەی ئابووری ئاسایشی تێدایە بۆیە ئێمە ئامانجی ئەم لیژنانە ڕاستیدا چاودێریکردنی بازار و نرخ و پارێزنی تەندروستی هاوڵاتیانە. کاسێن پرسیارەکەم لەسەرەوە بوو بۆچی نرخ دیاری نەکراوە نرخ بۆ دانەشکێنراوە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ ڕێنمانی پێ نەداون کە وایە بازار ئازادە بەڵام ساڵانی ڕابردووش خۆ بازار ئازاد بوو بەڵام نرخ زۆر داشکێنرا. هیچ تعلیماتێک چ لە وەزارەتی بازرگانیەوە چ لە وەزارەتی ناوخۆ بۆ ئێمە نەهاتوە من مەبەستمان ئەوەیە کە هەر یەک بشکە فرۆشە مارکێتە مینی مارکێت ئەوانە هەموو ئەو شتانەی کە لە دوکانەکەیدا نرخی لەسەر دانراوە ینی بەڵام ئەوەی کە جەنابەت دێڵێ لە وەزارەت و لە ئەنجومەنی وەزیرانەوە ڕێنمایی تایبەت دەرچوو بێ بڵێ سەری ئەم خۆراکە ئەوەندەیە و ئەگەر لە سەروی ئەوە بوو ئیجراعات بکرێت هیچ شتێک بۆ ئێمە نەهاتووە بڵێن ئەمە نرخەکانن. ئەی ئەو ئیجراعاتانەی خۆتان کردوتانە بۆ نمونە ڕانیا ناوچەیەکی کوشت و کاڵی گرنگە
و لە بابەتە کشت و کاڵیەکان لە بەرهەمە ناوخۆیەکان نرختان دیاری نەکردووە. دوێنێ مناقەشەی بابەتێکیشمان کرد وتمان زۆر جاریانی جوتیارێک ئەو هەموو ماندووبوونە بە بەرهەمێکەوە کێشێت ئەچێتە بازار بە 1000 دینار دەیفرۆشێت، دواتر سێرەکەی دوکاندارێک بە 4000 دینار دەیدات بە هاوڵاتیان. لە ڕاستیدا بەنسبەت ئەوانەی کە پەیوەندیدارن بە بەروبوومی کوشتتوکاڵی وەزارەتی کوشتتوکاڵ بڵێن ئەوان معنین و پەیوەندیدارن بەم بابەتەوە و بە پێی مەوسیمەکان زۆر جار هەیە ئەم مۆزوعانە پەیوەندی بە مەنافیزی حدودی و داخەڵبوونی ئەو خۆراکانەوە هەیە. ئەگەر ئینتاجی مەحەلی ناوخۆیی بەشی ئیکتیفای ذاتی خۆراکی دابین نەکرد لە حدودەکانەوە داخەڵ دەبێت ئەو کاتەش پەیوەندی بە بڕی ئەو ڕسومات و گومرجی کە دێتە سەری. فەلەنەوەی کە جەنابەت دەڵێ زۆر جار هەبووە جوتیارێک حتا ئەگەر بە نسبەت سەوزە و میوەشەوە نەبێ بە نسبەت هەتا کشت و کاڵیش و گەنمی جوتیارانیشەوە مەخ ئاگامان لێ لە چەند ساڵی ڕابردوودا ئێستا ئەو هەتا ئەو پارەی جوتیارانەی کە حکوومەتی عێراقیش لە ڕێی وەزارەتی بازرگانی وەرگیراوە تا ئێستا پارەکە وەرنەگیراوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستاکانە هیچ ئەم منتیقی ئێمە بەڕاستی منتیقەیەکی کشت و کاڵیە حوزی بیتوێن و پشدەر و بەبەری مەرگەشە و خدرانیشەوە کە بەروبووم و گەنم و جۆ و دێتە سنووری سایلۆی ڕانیە. ئەنی تا ئێستاکانە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی وەزارەتی زراعە گەنم لە جوتیارە وەرناگرنەوەی کە وەری دەگرن لە لان حکوومەتی عێراقیەوە لان حکوومەت عێراقیشەوە ئەوەی کە دەیبینین خەڵکێکەیە هی 3 ساڵی ڕابردوو 2014 و 15 و 16 تا ئێستاکانە لان حکوومەتی عێراقیەوە وفد بە بەردەوامی بەڕاستی لە دانوستاندا لەگەڵ حکوومەتی عێراقی، بەڵام تا ئێستاکانە جوتیاران هەر لە ئینتیزار و چاوەڕێدان. بۆیە بەڕاستیەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانیە بۆ ئەوەی بیر لەم ڕێگە چارەیەک کاتوانێت بۆ ئەوەی جوتیارانیش هەم تەرجیع ببن و هەم بتوانن بەو بەروبوومانە ئیداری خۆیانی پێ بدەن. کاسێن ببوورە مەبەستی پرسیارەکە من ئەوە بوو ئەوە نەبوو بڵێم نرخ نادرێ بە بەرهەمی جوتیاران، بەڵکوم پێم خۆشە لەوەی کە بەرهەمێک کە خۆل ناوخۆ هەمان بێت بە تایبەتی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان نرخێکی باشیان پێ بدرێت. بەڵام گرفتە گەورەکە لە پرسیارەکە مەبەستم لەوە بوو بەرهەمێک هەیە جوتیارێک بۆ هەمومان و بوونە و بۆ ئاودێران و دواتر کۆکردنەوەی هێنانی بۆ ئەلوە بۆ هەمووان 1000 دیناری پێدەدرێت کیلۆیەکی بەرهەمەکەی، بەڵام سێرەکەی دوکاندارێک بە 4000 دینار دەیفرۆشێت. ینی لە کیلۆیەکە دوکاندارەکە دەیەوێت 3000 دینار قازانج بکات، بەڵام جوتیارەکە بەو هەموو مادووبوونە و بۆ هەموو مەسروفەی کە تیای دەکات 1000 دینار نرخی پێدەدرێت. ناتوانن ئێوە نرخ لەوا دیاری بکەن؟ دەتوانین ئەمە لەوەدا کاک ڕێبین ئێمە بەڕاستی بۆ ئەم حاڵەتی کە جەنابەت دێڵێ ئێمە کردوشمانەوە بەردەوامی لیژنە هاوبەشەکان و هۆبەی ئابووری ئاسایش چاودێری بەردەوامی کردووە ئەوەی کە لە ئەلوەکانەوە داخڵ دەبێت دواتر کە دێ هەموو ئەوانە دیاری کراوە حتا بە نسبەت بەسەرم گۆشتیش ینی کە لە قسابخانەوە لە سەربەرخانەوە دەکرێت دواتر دێ هەموو نرخیانە سەر دیاری کراوە و بەنسبەت سەوزە و میوە ئەوەی کە لە دەرەوە دێ ئەنی بەڕاستی ئەو هەڵکشان و داخشاندناوی کە پەیوەندی بەناو خۆ بێ ئێمە چاودێریمان کردووە کاگەڕبین فەلەنەوەی کە تۆ دەیڵی لەوانەیە 100% تۆ نەتواندی بێ کۆنتترۆڵێکی 100% بکەی، بەڵام بە بەردەوامی ئێمە چاودێری بازار و نرخەکانمان کردووە و ئەو بەروبوومانی کە بەروبوومی مەحەلین و ئینتاجی ناوخۆین چاودێری کراوە. بەشێکیش بەڕاستی بەشێکیان بەڕاستی خۆیان دوکانیان هەیە و خۆیان خاون بەقاڵن لە نێو بازار و شوێنە گشتەکان. کاسێن بابەتێکی دیکە قسەی لەسەر بکەین بابەتی پاراستنی خۆراک و گەشتنی ئەو خۆراکانەیە بە شێوەیەکی دروست بە دەستی هاوڵاتیان. بە دوواداچووتان بۆ ئەوە کردووە و لیژنەکانی قایم قامێت لەوەی کە دوکان دەبێت بەڕادی هەبێ فرۆشتنی ئاو بە تایبەتی لەمتە بە پلاستیکیانە بوونەوە نابێت لە دەرەوە بێت. بەڵێ کاک ڕێبین ئەمە ئیزراعاتێکی یەکجار زۆرمان کردووە و چەندین مارکێت و مینی مارکێت غرامە کراوە داخراوە ینی بە چاودێریی بەردەوام بووین و خەڵکیش ئێستا بەڕاستی وەکو سنووری قەزای ڕانی و شایدی ئەومان بۆ دەدا کە لیژنەکانمان لیژنەی فعال و ئێمە هەموو
ڕقەمی لیژنە هاوبەشەکان لە شوێنە گشتیەکان و لە پێیجی قایمەتدا ئەلان کراوە لە هەر شوێنێک کە حاڵەتێک هەو بێ و بەڕاستی خەڵکیش هاوکارماوە بەسپاسەوە چکە 2000 هەمومان یەک هەدەفمان هەیە ئامانجەکە پاراستنی تەندروستی هاوڵاتیانە بۆیە ئێمە ئەوەی کە جەنابەت دێڵی بەنسبەت خۆراکەوە هەموو لیژانەکانمە لیجانی خەڵکی پسپۆڕی لە هەموو بارە جیاوازەکان تێدایە بۆیە هەر شوێنێک مارکێتە مینی مارکێتە لە نێو بازار و شوێنە گشتەکان پابندی ڕێنمایەکانی لیژنە هاوبەشەکان و لیژنەی تەندروستی نەوو بێ ئیجراعاتی لەگەڵ کراوە چ بە غەرامەکردن چ بە داخستن. ئەو ڕێکارانە چین دەیگرنە بەرامبەر بە دوکاندارێک کارگەیەک یان هەر شوێنێک بێ ئەگەر بێت و سەرپێچی هەبێت جگە لە غەرامەکردن شوێن هەیە گەشتونەتە ئەوەی کە دابخرێت دەڵێن هەندێک شوێن هەیە بەرپرسی گەورەی لە پشتۆیە و ناتوان لێپرسینەوەی لێ بکەن. لە ڕاستیدا ئەمە لێرە هیچ مەعامل و ئینێکی وا گەورە نییە ئەنی شەریکات و شتی ئینی گەورەی لێبێ ئەوەی کە هەبووە هەر مارکێت و مینی مارکێتە ئێمە یەک ئینمان هەیە مەعملێکمان هەیە مەعملی شامپۆیە و بۆ یەکەمی جاریشە بەڕاستی غرامە کراوە و بە بڕی 5 میلیۆن دینار غرامە کراوە و لە دوای ئەوە بە بەردەوامی لیژنەکان تاوە ئەو چاودێریان کردوتەوە بۆیە ئێمە هیچ مەعاملێکی وا گەورە نییە بڵین بەرپرس و خەڵکیێکی باڵا لە پشتی بێ ئەوەی کە هەیە هەمووی مارکێت و مینی مارکێت و ئەنی ئەوەی کە دوکان و ئاسایی و کۆر شوێنەکانیکە ئەگەرنا هیچ مەعاملێکی وا گەورە نییە ینی خۆراکی لە سنوورەکەدا بێ و کە بڵین ئەمە بەرپرسێکی باڵا لە پشتە و ئیداری ناوچەکە ناتوانێت ئیجازاتی لەگەڵ بکە. کاسێن بەهەست پێم خۆشە باسێکی تیمەکان تام بکەیت چەند تیمتان هەیە ئەم تیمانە بە بەردەوامی دەگەڕێن ینی هەر کاتێک هەر هاوڵاتیەک گرفتێکی لە شوێنێکە بوو لە دوکانێکە لە مەستی خۆراک لە گرانی نرخ دەتوانێت پەیوەندیتان پێوە بکات چالاکیەکانتان لە ڕابردووە چی بوون چەند دوکانتان داخستۆ چەند غەرامەتان کردووە؟ بەڵێ ئەو لیژنانەی ئێمە لیژنە هاوبەشەکانی قایمێت ئەوە جگە لە لیژنەی چاودێری بازار و نرخی خۆراک و شوێنە گشتەکان و پاراستنی تەندروستی لیژنەی غازمان هەیە لیژنەی بەنزیخانەکانمان هەیە هەروەها لیژنەی ساڵۆن و هەموو ئەو لیجانانی کە پێویستی نزیکی 12 لیژنەمان هەیە هەر یەکەیان بە ئەرک و مەهامی خۆی هەڵدەستێ بە پێی پسپۆڕی و تایبەتمەندی خۆی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی خۆیان بەردەوامن لە چاودێریکردنی بازار و شوێنە گشتەکان بەڵێ ئەو لیژنانە ژمارەکانیان ئاشکرایە و بە بەردەوامی هاوڵاتیانیش لە ڕاستیدا هاوکارمانن لە هەر شوێنێک کە جۆرێک لە سەرپێچی و کەمکۆڕی ببینن پەیوەندیان بە لیژنە هاوبەشەکانەوە کردووە ئەو لیژنە هاوبەشانەی ئێمە هەتا زۆر کات هەندێک شوێنمان هەیە پێویستە شەوانە دەرچوون هەبێ بۆیان شەوانە دەردەچن و هەر کاتێک بە پێی پێویستی و ئەگەر زانیمان لە شوێنێکەوە معلوماتێک هەیە ئاسایش دەمانداتێ پۆلیس دەمانداتێ هەر جهتێکی معنی لە نێو داوام دەستگای حکومی و لە دەرەوەی داوام دەستگای حکومیش هاوڵاتیان کە پەیوەندی دەکەن ئێمە متابعە دەکەین و بەپێی ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتەوە هاتوو ئەگەر پێویستەکە پەیوەندیدار بێ وەزارەتی تەندروستیەوە بەپێ ئەوەی کە پەیوەندیدار بێ بە خۆراکەوە پەیوەندیدار بێ بە نانەوخانە و فڕن و سەمورخانە و پەیوەندیدار بێ بە هەر فیئەیەکەوە هەموو ئەوانە لیجانی تایبەت بە خۆی هەیە و چاودێریی وردی بازار دەکەین و بەس لەم ساڵدا نزیکی 1200 سەردانمان هەبووە غرامەی چێکجار زۆر کراوە بە دەقیق ئینەکە نازانم بڕیارمەداوە لە هەفتەی ئایندا لە کۆنگرەیکی ڕۆژنامەنووسیدا بە حزوری هەموو لیژنە هاوبەشەکان ئێمە داتای کۆی ئەو ئامار و کار و چالاکیانەی کە ئەوەی غرامە کراوە ئەوەی کە داخراوە هەموو ئەوانە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا بەیان بکەین. کاسێن دیاردەیەکە لە ڕانیە دەبینرێت لە کاتی داخڵبوون لە ڕانیا ئەو دوکاندارانی کە ئاژەڵ دەفرۆشن لەسەر لە بەردەم دوکانەکەشیان ئاژەڵیان داناوە لە ڕووی تەندروستی پزیشکانی ڤێتەرنەری دەڵێن ئەو گرفتێکی گەورەیە ئەو دیارتەتان بۆ کۆنتترۆڵ نەکراوە لەکوێ ڕێبین هەر لە سەرەتای داخڵبوونی ڕانیە و چوارقڕنا لەو نێوانەیە کۆمەڵێکی زۆر تەنانەت من خۆم بینیومە ئاژەڵەکانیشیان هەر لە بەردەم خۆیانە داناوە کە دەڵێنم ئاژەڵەش ئەگەر بێ بۆ سەردەبڕی کاگەڕێبین ئەمەد لە خەلەکانەوە بیگەوەی کە پەیوەندیدار بێ ئێمە گەر لە
قەرەنیاغا و گرجان و ئەوانە دەنا لە داخەڵبوونی بۆ نێو چوا قوڕنە و ڕانی ئەوانە نییە بەڵانەوە بەشێکی گوندەکانە ئەو حاڵەتە هەبووە لیژنەشمان نردووە ئیزراعاتمان کردووە هەتا بەنسبەت ماستیشەوە ماستێک دەهات بە ناوی ماستی خۆماڵی ئەوانە و ماستی ئاکرێ بوو بۆ دەستی بەسەراگیراوە و ئیزراعاتی لەگەڵ کراوە غەرامە کرا دەنا ئەوەی کە فەلەن ئەوەی کە جەنابەت دێڵێ ئەو حاڵەتە هەبووە بە تایبەتی لە ئەو سێ گوندەی کە لە سەر ڕێگایە گرجان و قەرەنیاغا و کانی ماران تیمەکانتان سەردانی گوندەکان دەکەن چونکە هەندێک گوندتان هەیە بەڵێ ئەو بەڵێ عفونکە کاک ڕێبین بەڵێ بەنسبەت تیمەکانمان و سەردانی ئەو گوندان دەکەن و سەردانی ئەو شوێنانەش دەکەن و تیمی بەیتەری خۆی دەردەسێ بە ئەو شوێنانە بە بەردەوامی بۆ گوندەکانیش ئەگەر ئیشکالێک هەبێ ئێمە بەڕاستی یەک ئیشکالمان هەیە تا ئێستاکانە سەربڕخانەیەکی گەورەی مۆدرن نییە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای ڕانیە ئێمە تەندەرەکە دەرچووە بۆ کەسێک بەڵان یەکێک لە بشکی لە هەرە گەورەکانمان لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵیش قسەمان کردووە گرفتی شوێنمان هەیە ینی ئێرە هەڵکەوتەی ئێرە زەویەکەی ئەوەیە مەسەن ئەوان دەڵێن دەبێت بەردەڵان و ناوچەکە ناوچەیەکی شاخایی بێ دەچی یا لە منتیقەیەکی ئاسەری نزیکە یا دەڵێن نابێ یا دەڵێ دەبێ ئەمە ئاسارە دەڵێ ئەمە تاوەری کارەبایە بۆیە بەڕاستی لەگەڵ وەزیری کشتتوکاڵ قسەمان کردووە تەندەرەکە دەرچووە ئەو کاتە دەتوانی وە کۆمپانیەکەش بۆشی حالە کراوە کتومانە ئەرزێکی کشتتوکاڵی لە شوێنێک بەڕاستی دەبێ دەست لێ هەڵگرتنی بۆ بکرێ و بخرێتە سەر وەزارەتی دارایی بەڕێوەبەراتی خانوبەرەی میری گرێبەسی لەگەڵ ئەو کاتە کاک ڕێبین هەموو ئەو گرفتانە بەڕاستی بۆ ئێمە حەل دەبن و کێشەمان نامێنێ ئەمە دوێنێ کۆمپانیەکەمان بان کردووە و لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ قسە کراوە ئەوان ئامادەی خۆیان دەربڕیوە کە دەسەڵگرتن کەن لە زەویەک بۆ دانانی ئەو مەزجەرەیە چکە ئەمە یەک دوو شوێنمان تهدید کرد بۆ ئەو شوێنانە ئیشکالمان بۆ دروست بوو لە تاوەری کارەبا نزیک بوو هەندێک شوێن هەیە لە منتیقەی ئەسەری نزیک بوو بۆی ئەوانش هەریەکەی بڵین وەزارەتێکی پەیوەندیدارن و ئەوانیش محڕماتی شوێنەکانی خۆیان دەپارێزن و ڕێگە نادەن لە سنووری قەزای ڕانیە چەند گوندێکتان هەیە گوندی گەورەشن نزیک بوو نەتۆ ژمارەی دانیشتوانەکانیان لە لاحیەکان تیمەکانتان سەردانی و شوێنانەش دەکەن مەبستم تەنها بابەتی ڤێتەنەریەکەی نییە ئەو ئاژەڵانە سەردانی مارکێت و دوکانەکانی شوێنان دەکەن بەڵێ سەردانی هەموو شوێنەکان دەکەن هەم بەنسبەت مارکێتەکان ئەوەی کە باسم کرد لە مارکێتەکان با ئێمە ماستمان گرتووە کە بە ناوی ماستی خۆماڵی بە خەڵک فرۆشراوە بە حکومیەوەی کەەوە لادەیەوانە بەڵام ماستەکە ماستی ئاکرێ و بۆی مەعمەل بووە هەموو گوندەکان دەکەن هەر ئەو گوندانەی کە دۆڵی بێتواتە ئەو گوندانەی دۆڵی سەرکەبکان و ئەوەی سنووری چواقڕنەش بە هەموو شوێنەکان سەردانی هەموو گوندەکان دەکەن بە بەردەوامی و هەموو ئەو شوێنانش ئاسایشی هەیە و هۆبەی ئابووری ئاسایشی ناحیەکانیش بە هەمان شێوە ئەوانیش تاودێریان دەکەن کاگەڕەبین بە دەرفەتی کێزانم کا بەڕێستان لەگەڵمانن هەندێک پرسیاریش لە ئەسەر پرۆژەکانتان بکەم لەماوەی ڕابردوودا هەندێک پرۆژە لە ڕانیە دەستیان کردەوە بە کارکردن پرۆژەی گەورە بوون یەکێک لەو پرۆژانە لە دەربەندی ڕانیەیە زەمانتان وەرگرتووە گرنتیتان وەرگرتووە کە ئەم پرۆژانە کاریان بەردەوام بێت و بوجیان بۆ دابین بکرێت بەڵێ وەڵام من کاک ڕێبین ئەس دەکەم باسی ئەوە بکەین کە ئێمە لە پێش پەتای ڤایرۆسی کورانە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کاکوبات کۆمەڵی پرۆژەی گرنگی استراتیژی لەم سنوورە بەگەڕخستەوە بەشێکیان بەشی زۆریان تەواو بوون لەوانە پرۆژەی دووسایدی حاجیاوە چواقڕنا و هەروەها ئەو پرۆژەی هیزۆب بۆ چواقڕنا کە دووساییدا ئەمە وەک دەڵە بە ڕێگای مەرگێ و ئێستا ئەم پرۆژەی جارێککە دەستی پێ کردوێتەوە هەروەها پرۆژەی دەربەندی ڕانیە دووسایدی دەربەند ڕانی ئەم پرۆژێش تقریبان حدودی بای 10 میلیارێک بوو هەروەها لە سێکتەری کارەبا کۆمەڵێک پرۆژە لەسەر بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت و دیارە دوجاریش کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هات بەردی بناغی پردی دەربەندی دانا ئەم پرۆژەی ئێستا دەست بەکار بوو و هەروەها پرۆژەی دووسایدی نێو بازاڕیش بەڵێنراوە لەگەڵ پرۆژەی نۆژەنکردنەوەی بەشێکی مەکتەبەکانی سنووری
قەزای ڕانیە و پشدەر کە ملیارێک و 500 ملیۆن تەخسیس کرابوو بۆ نۆژەنکردنەوە ئەم پرۆژانە ئەوەی دەربەندەستی پێکردووە بەڵام ئەوەی پرۆژەی دووسایدی نێو بازار وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتی شارەوانی تەنسیقیان کردووە و ئەوەی مەکتەبەکانی ژیزانیان ناردووە دەرخستە و کەشف و دەرخستەکان کراوە و بەڵێنیان پێداوین کە بودجەی ئەو پرۆژانە تەخسیس بکرێ و دوانەکەون. ئەی دووسایدی نێوان چوارقورنە بۆ دووکان و دواتر چوارقورنەش بۆ ڕانیە ئەو شەرکاری تیا دەکرێت؟ بەڵێ ئێستا کاری تیا دەکرێت تقریبان دەتوانین بڵین لە سەدا 90 تەواو بۆ ئەوەی کە پەیوەندیدار بە ئێمەوەیە بڵین لە ئێمە تا سنووری ئێمە تا هیزۆب دەڕوە تا بێستانە ئەوەی کە تقریبان لە سا 90 تەواو بووە نسبەتێکی کەمی ماوە بۆ قیرکردن و ئێستا خەریکی قیرکردنی بەشێکی سەرپرد و ئەوەکان ماماوە ئەگەرنا ئێمە لە دوو هەفتەی پێشودا لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سەردانمان کرد تقریبان لە سا 90 کارەکانی تەواو بووە بۆ ئومێد دەکەین کە ئەم شەپۆلی بارانبارینە تەواو ببێ ئێمە ئەو بەشەی ماوە ئەویش قیر بکرێ و پرۆژەکە دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیاندا. نزیکن لە کۆماری ئیسلامی ئێران هیچ گرفتێکتان نییە لە بابەتی هێنانی خواردنی خراپ دەرمان هەندێک باسیش لە مادەی هۆشبەر زۆر دەکرێت. بەڵێ لە ڕاستیدا کاک ڕێبین ئەمە قەزای پشدەر بڵین هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەویش 5 ناحەیە هەیە بەڵام ئێمە هاوسنوورین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوەی کە پەیوەندیدار بێ بە سنووری مەرزێکمان هەیە مەرزی چێلەیە وەکو هەموو مەرزەکانی کە کوالێتی کۆنتترۆلی لێ و چاودێری دەکرێت بەپێی ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستیەوە دەردەچن دا هەڵبوونی خۆراک بووێ لا هیچ شوێنێکی ڕێگا لە قاچاق ناگیرێ ڕاستە ئەوەی کە جەنابەت دێڵی ئێمە حدودێکی دوور و درێژمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە و خۆش دەزانی ئێران منبعی ئەم مینەیە بەڕاستی بەسەرەی موادی مخدرە هەموو ئەوانەی کە لە ئەفغانستان و پاکستانەوە دێ دواتر دێتە ئێران و لە ئێرانەوە بۆ خوار و بەشێکی لە کوردستانەوە دواتر بۆ وڵاتانی عەرەبی بۆ ئەوروپا دەڕوا ئەوەی کە پێویست بووە بەڕاستی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین لە هەوڵەکانیان بەردەوام بوون و تا ڕادێکی باش توانیویانە 100% کۆنتترۆل نەکراوە بەڵام ئێمە دەیان کەیس و خەڵک گیراوە و بە قزای موادی مخدر و 100% ئێمە نەمانتوانێت بەڕاستی کۆنتترۆل بکەین و بەشێکیشی پەیوەندیدار بۆ بەوە کە ڕێبین ئێمە جگە لەوەش بەشێکی سنووری قەندیل و ئەوانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان دانیا ئەوانە خۆت دەزانی پەکەکە لەو سنوورانەیە کەمتر توانراوە ئەو سنوورانەی کە پەکەکەی لێە هێزی پێشمەرگەی لێنەوە و ئاسایشیش نەیتوانیوە بەڕاستی بچێتەوە شوێنانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە توانە و ئیمکانیەتی بەڕێوەبەرایەتی ئاسایش ڕاپەڕیندا بێ ئەوان قسووریان نەکردووە 100% هیچ شتێکیش بەڕاستی ناتوانانی بڵێ کۆنتترۆل کراوە ئەوانیش ئیمکانیەت و دەسەڵاتیان مەحدودە بەڵام تا ڕادەیەکی باش توانیویانە ڕێگری بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حسێن مەحموود کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ بەشداریکردن و پێدانی زانیاری. یەکێکی دیکە لە بڕگەیکانی بەرنامەکەمان بڕگەی دەنگ و ڕەنگە ئەمجار دەچینە دەنگ و ڕەنگی ناوچەی کۆیە.
تەوەری سێمی بەرنامەکەمان باس لە گەشەپێدانی مرۆیی دەکەین بە تایبەتی دروستکردنی تاکێکی بەهێز لەم دۆخەدا لەم کۆمەڵە قەیرانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان و عێراقیش کردووە چۆن بتوانین تاکێکی بەهێز بین و رەبەرز بین و بە شێوەیەکی پۆزەتیفانە بیر بکەینەوە بەرامبەر بە ڕووداوەکان. بۆ گفتوگۆکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستای و بازرگامان کردووە کە مامۆستای زانکۆی کەرکووکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانان دەبێت. مامۆستا ڕۆژ باش. چۆن بتوانین بیرکردنەوەیەکی دروستمان هەبێت و تاکێکی بەهێز بنیاد بنین لە نێو هەموو قەیران و گرفتانەدا. زۆر سپاس مامۆستای بەڕێز، دەستان خۆش بێ، سوپاسانەکەم. بەڕاستی ینی با بڵێن خوا تەعالە پێشەوەی ئێمە هەموو شتێک لەم بابەتە باسکەین. خوا تەعالە کە زەوی دروست کردووە، کە ئەو دقەیە کە زەوی دروست کردو کە باوکمان ئادەم عەلەیهی سەلامی دروست کرد، وتی ئینی جاعیلٌ فی الئەرض خەلیفە. خەلیفەش بە معنای جێنشینە. بەو لایە ئیترش طبعا مەلائیکە وتی ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفک الدماء. لێرەوە سێرەکەین ئەم هەموو بەشەریەتە بۆتە دەدوو بەش. ئەو بەشەی یەکەم کە نیەتی ئیسلاحی هەیە لەم زەویە، ئەوێ جێگری جێنشینی خوا تەعالە بێ. طبعا لو جانبي ترشا سيركي الإفساد في الأرض أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء أوش عينا بهمان شوا هندك سان هي حزيان ليا لم عالمة إفساد بكان يعني بابلين غاياتي خويان هيا بهمو أمهمو خلقه بمهمو يعني تنوع أو قومية أو أديانة همو يان أويا ئەیانەوێ مصلح بن لەم زەویە یان مفسد بن. ئەنجا هەردوو لاش سێرەکەی حەزی لێ تحقیقی غایاتی خۆی بکە. ئەم غایاتانە تحقیقکردنی ئەم غایاتانە هەندێک زۆر شتی ئەوێ، با بڵێن پارە سەرفکردنە یان جوهدی فکریە، جوهدی جەسەدیە، جوهدی عەمەلیە. ئەم هەموو مەجهودەی ئەوێ. ئەو کەسانەی کە با بڵێن ئەیانەوێ خەڵک تەدبیرکەن، بەشەریەت تەدبیرکەن، مخدرات دروستەکەن، نەوەوی دروستەکەن، ئەندی ئەسلیحەی فەتاک دروستەکەن، زدی بەشەریە بێ. ئەو کەسانش کە ئایانوێ خزمەتی بەشەریەت بکەن، ئەوانش طەبیعی هەر جوهدێکیان هەبێ، دەبێ پارە سەرفکەن و دەبێ یعنی ئەو دەورەیان هەبێ کە تحقیقی ئەو غایەتەی خۆیان ببێ. بنسبەتی تەنمیە بەشەریە طبعا ئەم مصطلحە وەکو تاریخی ئەم مصطلحە لە ساڵی 1962 ئەو کاتە کە با بڵێن ئاگرێ زۆر گەورە بەر بوو لە غاباتی ئەوروپا، با بڵێن دارەکان نەمان و زۆری سوتان. لەو کاتەوە ئەم مصطلحە دەرچوو کە بەنیەتی ئەوە بوو کە ئینقازی غابات بکەن. بەڵام دوایەوە تەطویر کران. نامێ زۆر ساڵەکانی باسکەم و بە تەفسیلی لەبەرەوەی زۆر درێژە. ساڵی 2000 ئومە متحیدە دانشت، هەندێک ئەهدافی دانا، ئەهدافی ئەلفیە بۆ ئەهدافی هەزاری بوو بۆ هەموو عالەم و هەموو دەوڵەتەکانی دنیا. ئەهدافەکان هەتا ساڵی 2015 بوو. دوایەوە هەتا 2015 هەندێک شتیان تحقیق کرد، طبعا بە هەمان شێوەش هەندێک شتیان نەیتوانی بگەنەوە پێی. دوایەوە دوای 2015 ئەینان ئەهدافێتریان دانا. لەو ئەهدافەکە دایان ناوە با بڵێن فەقیر دەمێنێ، دنیا دەوڵەتەکانی دنیا هەمووی لە یەک مستەوا مەعیشی ببێ، ئەو حیواناتی ناو بەحر و با بڵێن چۆن بتوانین محافەزەی لێ بکەین، ئەو غاباتانە ئەو دارانە چۆن بتوانین محافەزەی لێ بکەین. ئەوە بە ئەهدافی تەنمیەی مستەدامەی پێوترێ. 2015 ئەو ئەهدافەیان دانا کە 17 هەدەف بوو هەتا 2030. طبعا لەو ئەهدافەش عینەن تیا بوو کە چۆنی
القضاء على الملاريا أو فيروساني كتدمير بشرية بكا طبعا كورونا نبو أو كاتا حتى أوش بيكنا ناو دراستك بلام طبعا استش أمي أو بلام دنيا أجوردريا دنيا بيك شو يجنامينيا دبي إيمج لقل دنيا لقل تكنولوجيا عالم دبي إيمج بقولين دبي أهداف مع مقوردريا دەبێ ئێمەش بیر لە پێشەوە بکەین وەکو ئەو دەوڵەتانەی کە زۆر پێشکەوتونە ئەو دەوڵەتانە کە پێشکەوتونە تەختیتی مستەقبەلی خۆیان کردووە ئێمەش دەبێ بە هەمان شێوە ئەو علمە وەرگرین کە علمێکە یعنی ئێستا حالیان لەوێ ئەخێندرێ و نەک بەس لە قوتابخانەکان بەڵام وەکو هەموو بڵێن شەریکاتی گەورە عالەمی و دووەلی وەکو BMW شەریکاتی تەیارە و شەریکاتی سیارە و شەریکاتی BL ئەوانە ئەو هەموو منەظەماتە گەورانە هەمویان ئیشی پێەکەن تەفسیلی ئەم بابەتە ینی زۆر درێژە بەڵام ئەمەوێ بڵێم ئەم بابەتە لە هەموو بابەتێک ئیشەکە لە فکری ئینسان ئیشەکە لە بیئەت و طەبیعەت و تەکنۆلۆجیا و ئێعماری زەوی و بینایەت و محافظەت على البیئە لەلایەنی سەحا تەندروستی هەموو لایەک ئیشی لێیەکە من وەکو خۆم وەکو مدربێک و مدربی تەنبیە بەشەریە تەخەسوسی یەک لایەکم هەیە لەو هەموو لایەکە قیادەیە و تەنمیە مستەدامەیە ئینشاءڵڵا ئێمەش فێری گەنجانی خۆمانەکەین و فێری ئەم علماکەین کە بیر لە مستەقبەلی خۆیان بکەن بیر لە مستەقبەلی وڵاتەکەیان بکەن و بیر لە مستەقبەلی مجتەماعی کورد و مجتەماعی عێراق و مجتەماعی عالەمی يعني مجتمعي همو عالم چۆن بزانن تهديدي أهدافي مستدامة بكن حتى إيمش أهدافك من هبي أهدافي مستدامة من هبي حتى إيمش وكو أو دولتانا بقينا أو درجيك بتواني جياني خۆمان بەدەست خۆمان بنووسین مامۆستا ئەیوب پرسیارەکەم لەسەرەوە بوو لەنێو ئەم هەموو قەیران و گرفتەدا چۆن بیر لە مستەقبەل و داهاتوو بکەینەوە چۆن هیوایەکمان هەبێت بەڵێ بیر لە فەرەنسا بکەی فەرەنسا زۆر وەزعەکەی لە ئێمە خراپتر بوو کە دوای وەی کەنیسا نەجاحەتی نەهێنا لە حکمی فەرەنسا بکە یعنی با بڵێن بەواقعی فەرەنسا کەنیسە لە فەرەنسا زەویە فرۆش لە جەنەت خەڵک بیر و باوری نەما لەم حکومەتە کە حکومەتی دینی بوو ئەو کاتە حکومەتی کەنیسە حکمیە کرد دوایەوە ثەورە فەرەنسی دەست پێ کرد ثەورەی فەرەنسی طبعاً زۆر گەورە بوو زۆر کەسی لێ کوژرا 10 ساڵشی برد لە ناو ئەو ثەورەیە فەرەنسا نەهضەی هەبوو نەهضەی بۆ دروستکرا ئەمەوێ بڵێم طبعاً کە دوایەوە کە ناپلیۆن هاتەوە ئەمەوێ بڵێم ئەوەیە کە ئێمە لە هەموو کاتێک بگەینە ئەو مەرحەلەیە کە وەزعەکەمان زۆر خراپێ بێ یعنی میلەت زۆر لە ناو وەزعێکە بێ زۆر وەزعەکە تەسکە بێ لەسەری لەو نوقتەیە من باوەڕم هەیە و متأکدم ئینشاءڵڵا ئێمەش دەست پێکەین دووبارە سەرەکەوین ئەمە سەبەبێکە بۆ سەرکەوتنی مجتەماعی خۆمان ئینشاءڵڵا تەعالا چۆن ئەم ڕۆحیەتە دروست بکەین ئەم ڕۆحیەتە دەبێت طبعاً ئێمە حالیان ئێمە دەورا دەڵێنەوە دەبێ هەمومان بە یەک دەست وەکو ئیعلام وەکو جەنابتان وەکو خۆمان وەکو مامۆستاکان وەکو مامۆستاکانی زانکۆ بە تایبەتی مامۆستاکانی قوتابخانەکان دەبێت ئەو دەورانە ببینن ئەو بیر و باوڕا ئیجابیانەیان هەبێ نەوەکو مەسەلەن بۆ نمونەیەک مامۆستایەک بێتە بڵێتە تەلەبە ئێمە تازە تەواو فەوتین ئێمە ناتوانین شتێک خێرێ ببینین ناتوانین دنیاکانمان باش نابێ ئیتر عێراق خێری تیانەما کوردستان ئیتر لەمە دواوە هیچ باش نابێت بەو قسانە ئێمە نوێیەک دروستەکەین کە محبەت بێ هیچ ئەمەلێکی نەبێ بۆ گۆڕانکاری و بۆ باشبوونی و بۆ مستەقبەلی خۆی لەبەرەوە ئەو هەموو شتە ئەو هەموو مەهارەتانە ئەگەر پێم بڵێ چۆنە ئەوە بە دەوراتە کرێ دەوراتی زۆرمان هەیە ئێمە دەوراتی تطویرداتە دەوراتی با بڵێن تەنمیەت المەهاراتە ئەم دەوراتانە زۆر گرنگە بە تایبەتی با مامۆستاکانی قوتابخانەکان و مامۆستاکانی زانکۆ ئەم مەهارەتانەیان هەبێ ئێمە ئێستا حالیان
با بڵێن ئەچینە دەورات ئەڵێنە مامۆستاکان و هەندێک شت هەیە هەندێک مەواضعی مهم هەیە کە زۆر سوودی لێبینین و سیفادەی لێەکەن هەتا تەئسیرەکەی ببینین لەسەر نوێی تازەی خۆمان ئینشاءالله تعالی. مامۆستا نمونەی جیهانی هەیە لەسەر بابەتێک بۆ نمونە لەنێوە هەموو قەیرانە دابی دواتر پەروەردەبی من هاوڕێکە لە ماوەی ڕابردووە و تارێکی وەرگێڕابوو بۆی نردم و تارێکی زۆر جوان بووتی بیر لەوە بکەرەوە کە تۆنەوەی سەدەی 21 نیت بەڵکو لە ساڵی 1970دا لەدایک بوویت کۆمەڵێک گرفتی گەورە کۆمەڵێک تاعون و کۆمەڵێک گرفتی گەورە لە بەردەمتایە دوو جەنگی جیهانی تایدا ئەژیت ینی وتی کۆمەڵێک گرفتی زۆر هەیە ئەم بابەتانە ئەم ڕۆحیەتە دەتوانین بۆ نمونە ئێمە سوود لە ڕابردوو وەربگرین یا سوود لە ئەزمموی وڵاتان یا کەسایەتیەکان وەربگرین بۆ ئەوەی ئەم بابەتانە تێپەڕێن و کەسایەتێکی بەهێزمان بۆ دروست بێت. بەڵێ بەڕاستی بۆ نمونە گەلێ زۆرە یعنی من تایبەتی نمونە یابانت پێڵێم هیرۆشیما کە ئەو هەموو کارەساتە هاتە سەری دوای ئەوەی کە ئەو ڕووداوە ڕوویدا ئێستا یابان گەشتۆتە ئەو پلەیە ئەو نقطەیە کە ئێستاتیایەتی زۆرش لە ئێمە خراپتر بوو خۆ ئەوانە نەوەویان لێدرا ئێمە الحەمدوللا نەوەیمان لێ نەدراوە ئێمە ئەتوانین زۆرش با بڵێن مقاوماتی ئەوەمان هەیە بگەینەوە مقاوماتی ئەوەمان هەیە کە جارێتر بینە سەر عالەم ئێمەش سەرکەوین ئێمە الحەمدوللا ڕاستە هەندێک وەزعی لەوانەیە وەزعی ئێستا حالیان وەزعی داخلی ئەمان باش نەبێت بەڵام ئەوە ئەم نقطەیەش هەر بە تایبەتی خۆی وعیەک دروستەکە لە نێوانی خەڵک و لە نێوانی مجتەمع ئێستا حالیان خەڵکەکە زیاتر تێگەشت زیاتر ئەزانێت چۆن مەسەلەن با بڵێن بیر لە مستەقبەل خۆی بکە زانی چۆن مەسەلەن حتا مەسەلەی هینش با بڵێن چوونە خۆپشاندانە یان ئینتیخاباتە یان یعنی ئەو هەموو شتە ئێستا حالیان خەڵکەکە وعی ئەم تەجاروبانەی کە ئێمە تیاین خەڵکەکە وعی بۆی دروستەکە ئەو زۆر میمە بەم تەجروبانە مامۆستا ببوورە چۆن بتوانین سوود لەو خۆت بوتت ینی ئەو تاقیکردنەوە تەجاروبانە وەربگرین ئێمە ڕابردوو لە 2015 و 16 و 17دەوەمانەیە قەیرانی دارایی بوو بەڵام لە 2019 کە هەندێک بابەتەکە باش بوو لەگەڵ 2010 موچە باش درایەوە و بەبێ لێبڕین و لە کاتی خۆیان ماگانە دەدرایەوە خەڵک نەبوو بەوانەیەک بۆی کە بڵێ دیسانەوە من قەیرانێکم بۆ دروستە بێتەوە تاک دیسان کەوتینە ناو قەیرانێکی دیکە سەرف زۆر هەبوو چۆن بتوانین ئەو بابەتە ناڕەحەت و گرفتانە بن بە تەجروبەیەک بۆمان بۆ ئەوەی کەسایەتێکی بەهێزترمان بۆ دروست بێت. بەڵێ ئەگەر بڵێ چۆن بتوانین وەکو دەوڵەت چۆن بتوانین وەکو میلەت مەبەستم تاکە مامۆستا لە هەردوو لایەکەوە ئەگەر خۆی بە تاک ناکرێ دەبێ هەردوو لا لەگەڵ یەکتری دانشێ دەبێ ئەو منەظەمەتانەی کە هەن لەگەڵ ئەو گەنجانەی کەدا ئێستا ئەو هەموو ئیمکانیاتیان هەیە لەگەڵ حکوومەتیش دەبێت هەردووکی یەک دەست بێ لەگەڵ خەڵک و حکوومەت دەبێت هەردووکیان ڕوئەیەک دابنن ڕوئەی 2015 ئەبێت چی بێ بۆ کوردستان ڕوئەی 2050 ڕۆیەی 2050 ئەبێت چی بێ ڕۆیەی 2006 ئەبێت چی بێ ئێمە ئەمانەوە بگەینە چی دوای 30 ساڵ دوای 40 ساڵ دەبێت بیر لەو شتە بکەین هەدەفێکمان هەبێ دوایەوە تەخطیط بکەین ئەو هەدەفە چۆن تحقیق بکەین چی مەساعیبێکی هەیە چی ئاسانکاریەکی هەیە چی ئەو شتانە چییە کە ئەتوانێت لە پێشمان بۆستەیە طبعا ئەوە بە دیراسەتێکی خاصە بێ دیراسەتی استراتیجی پێوتریە ئەم دیراساتانە ئەو کەسانەی کە ئیمکانیاتیان هەیە لەو عالمانەی کە هەمانە الحەمدولله ئێمە مقاوماتێکمان زۆر هەیە وەکو عالم و وەکو مفەکر و وەکو مامۆستای ئاینی و واسای زانکۆ مامۆستای باڵێن زۆر لایانمان هەیە و ئینسانی عەزیممان هەیە ئەتوانین بیانهێنین و پێکەوە دابژین و بیر لە ڕوئەتی مستەقبەلی خۆمان بکەین ئەنجا هەدەفێک دابنین دوایەوە ئەو هەدەفە دەبێت بە ساڵانە تحقیقی بکەین و بە مەراحلی خۆی ئیشەکە وا ئاسان نییە و زەحمەتش نییە مستەحیلیش نییە ئەتوانین بیکەین بەڵام ئەبێ بیری لێ بکەین یەکەم جار ئێمە حەزمان لێ بگەینەوە حەزمان لێیە بیگۆڕینەوە ئەگەر بمانەوێت بیگۆڕینەوە بگەینەوە
دەبێ دابنشین دەبێ خوتەیەک دابنین تەختیتێ بۆ خۆمان وەکو ئەو دەوڵەتانە ئەو دەوڵەتە متەقەدیمانەکە ئێستا لە عالەمە زۆر پێشکەوتون دەبێ وەک ئەوانش ئێمەش ئیشکەین ئەوان بەو شێوەیە ئیشەکەن ئەوان بیر لە 50 ساڵ پێشەوەکەن لە 30 ساڵ پێشەوەکەین دەبێ ئێمەش دەبێ لەم وەزعەدا فێری ئەوە بین کە تەختیتی مستەقبەلی خۆمان بکەین. دۆسپاس مامۆستا ئەیوب بازرگان مامۆستای زانکۆی کەرکووک سپاس دەکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو یادارم و لای گوێتان لێ ڕابگیرێ بە سوود لە توانا و توانە زانستی و مرۆیەکانی ئێوە وەربگیرێت بۆ دانانی و پلانانە کە زۆر گرنگن. سپاس بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون، سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن. سبەینێ ساعت 8:30 دیسان لەگەڵتان دەبین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆ چەند تەوەر و بابەتێکی دیکەی جیاواز پێشکەش دەکەین. تا ئەو کات هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.